گردەکانی هاوڕێم چۆنن بۆ هیوایان زۆر باش بن ئەمڕۆ سەرەتای بەرنامەیەکی نوێمان دەست پێیەکە بەرنامەی هەر جارە و گەشتێک لەم بەرنامەیە لەگەڵ ژمارەیەک مناڵی ئازیزی هاوڕێمان سەردانی شوێنێکی دێرینی کوردستانەکەین بەو هیوایەم ئێوەش چاوتان لەسەر شاشەی کورسات بێت و لەگەڵ ئێمەیە ئاشنا بن بە شوێنە دێرینەکانی کوردستان مناڵەکان ئامادەن؟ کەواتە وەرن با بڕۆین. باشە ئێمە ئێستا گەشتینەوە شوێنەی کە ئەمانجی گەشتەکەمانە بەڵام با سەرەتا یەکتر بناسین. سڵاو لەبێت تۆ ناوت چییە؟ ناوم باری مکان پۆلی پێنجەی بنەڕەتی. زۆر باشە بارینگیان. ئەی تۆ؟ من ناوم دیە هاورامانە لە پۆلی پێنجی بنەڕەتی. هەر بژی دیەگیان. ئەی تۆ؟ من ناو لە سڵاوبەرە لە پۆلی پێنجی بنەڕەتی. زۆر باشە ئێستا با بڕۆین بەلایەم هاوڕێیانەمان. تۆ ناوت چییە؟ من ناوم ئەرین ئاگیان لە پۆلی پێنجی بنەڕەتی. زۆر باشە ئەرینگیان. من ناوم لەنوێ ئازادە لە پۆلی پێنجی بنەڕەتی. هەر بژی لە من ناوم محەممەد میرانە لە پۆلی پێنجی بنەڕەتی. زۆر باشە زۆر خۆشحاڵ بووم. ئێستا وەرن با بڕۆین بۆ شوێنی گەشتەکەمان و باسی شوێنی گەشتەکەشمان بکەین. وەرن با بێکەوە بڕۆین. مناڵەکان ئێرە گردی مامەیارەیە شوێنێکی دێرینی گەشتیاری شاری سلێمانیە مێژوویەکی کۆنی هەیە ئەگەێڕنەوە ئەم گردە پێشتر ناوی گردی گول بووە ئەزانن ناوەکەی لە چیەوە هاتووە پێشتر چەند خێزانێکی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە نیشتەجێ بن بەڵام نەخۆشی پێستیان هەبووە بۆیە نەیانهێشتووە تێکەڵی خەڵکی شاری سلێمانی بن خەڵکی سلێمانیش نەیویستووە ئەمان بە برسێتی بمێننەوە بۆیە ڕۆژانە هاوکاریان کردوون و خواردن و پێداویستیەکانی ڕۆژانەیان بۆ دابین کردوون دواتر وردە سەردانی گردەکان کردەوە و گردەکە ناوی گۆڕا بۆ گردی گوڵ دوای ئەوەی کە سەردانی گردەکان کردەوە بینیان ئەوانەی کە نەخۆشیەکەیان هەبووە چاک بوونەتەوە تێگەیشتن ئێستا؟ زۆر باشە پرسیارتان لێ یەکەم ئەم گردە سەرەتا ناوی چی بووە؟ گردی زۆر باشە ئەی لە دوای گردی گوڵۆ بووە گردی چی؟ گوڵ. زۆر باشە ئافەرم وا دیارە بە باشی گوێتان گرتووە ئەی باشە خەڵکی سلێمانی چیان کردووە؟ هاوکاریان کردووە. ڕۆژانە چیان بۆ دابین کردوون؟ دەرمانیشیان بۆ دابین کردوون لەگەڵ پێداویستیەکانە بۆ هیچ چاک بنەوە زۆر باشە ئافەرم مناڵەکان زۆر بە باشی گوێتان گرتووە وەرن باشتی گرنگترتان پێ بڵێم بەڵام با بڕۆین سەرێکی گردەکە بکەین بۆ خۆمان و این جەشتە گرنگەکانتان بۆ باسکەم پێی وەرن با بڕۆین ئێستا بۆتان باسکەم کە چۆن ئەم گردە لە گردی گوڵەوە کراوە بە گردی مامەیارە ئەگەڕنەوە پێشتر مامەیارە لێرە نیشتەجێ بووە هەر بۆیە بە ناوی ئەوە ئەو ناوەی لێنراوە ناوی لێنراوە گردی مامەیارە ئەی مامەیارە کێیە؟ مامەیارە ناوی کەسێکە ناوی تەواوی یار ئەحمەدە ئەفسەرێکی ئازای تۆپچی بووە خەڵکی گوندی وەندەرێنەی ناحیەی بەرزنجەیە یەکێک بووە لە سوارچاکەکانی 12 سوارەی مەریوان لە کاتی شەڕی عوسمانیەکانە داگیرکاری شەڕی عوسمانیەکان
توانێتی بەو پەڕی هێز و توانەی خۆیەوە بجەنگێ لەگەڵیانە. ئێستا زانیتان مامەیارەکەیە؟ ئەیزانیتان گرنگی مامەیارە چییە؟ زۆر باشە، گرنگی مامەیارە چییە؟ کە کراوە بە سمبولی جەژنی نەورۆز. بەهۆی ئازایەتی و قارەمانی یار ئەحمەدەوە. زۆر باشە، ئافەرم. ئەی باشە، بۆچی ناوی لێنراوە گردی مامەیارە؟ لەبەر خۆشەویستی و وەفای خەڵکی سلێمانی بۆ مامەیارە. هەر بژی زۆر باشە. وەرن با بەدەم ڕێگاوە شتی گرنگترتان بۆ باسکەم. زۆر باشە. ئێستا ئێوە دوو هۆکارتانیا بە من کە بۆچی ئێرە کراوە بە سمبولی جەژنی نەورۆز. با منیش بۆتان باسکەم و تاوەکو زانیاری زیاترتان لەسەری هەبێ. پیرەمەردی شاعیری گەورەی کورد ئەم شوێنەی کردو بە سمبولی جەژنی نەورۆز. لە کاتی نەورۆزە یاپراخی دابش کردو بەسەر ئەو کەسانەی کە هاتوونەتە ئێرە بۆ گەشت و سەیران. چەند هۆکارێک ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێرە کراوە بە سمبولی جەژنی نەورۆز. یەکێک لە هۆکارەکان بەهۆی قارەمانێتی و ئازایەتی یار ئەحمەدەوەیە کە کراوە بە سمبولی قارەمانێتی. هۆکارێکی تریش بەهۆی شوێنی دڵگیری ئێرە و ڕێژەی زۆری دار و درێخت و سەوزایی و دەشتاییەکی پانتایی هەیە. ئەی باشە، ئێوە ئازانن کە ئێرە گۆڕی دوو کەسایەتی گرنگی تایە؟ ئەویش یار ئەحمەد و پیرەمەردی شاعیر گەورەی کوردن کە لەسەر وەسێتی خۆیان ئەلێرە نێژراون. وەرن با بەیەکەوە بچین سەردانی گۆڕەکانیان بکەین. مناڵەکانی هاوڕێن، ئێرە گۆڕی ئەو دوو کەسایەتیە بوو کە بۆتانم باس کرد کە لەسەر وەسێتی خۆیان لێرە نێژراون. خۆی گەورە لەیان خۆش بێت و هیوادارم ناویان هەر لە لووتکە بێت. زۆر باشە، با کەمێک گفتوگۆ بکەین. کۆمەڵی پرسیارتان لە یەکەم. نەورۆز چییە و لە چه کاتێکە ئەو یادا ئەکرێتەوە؟ نەورۆز جەژنی کووردە کە لە بەهاری هەموو ساڵێکدا یادی دەکرێتەوە کە لە 21ی سێی هەموو ساڵێکدا. زۆر باشە، ئافەرم. ئەی کێزانێ هێمەی جەژنی نەورۆز چییە؟ ئێمەی هەر بژی زۆر باشە. بۆچی پیرەمەردی شاعیر ئەم شوێنەی کرد بە شوێنێکی گەشتیاری؟ لەبەر جوانی و سەوزایی شوێنەکەی و دارودرەختی زەویش. زۆر باشە، ئافەرم. ئەی باشە چۆن ئەم کلتورە دین و بکەینەوە و وا بکەین کە هەموو ساڵی خەڵک یادی ئێرە بکاتەوە؟ بێ هانی هاوڕێکان و خێزانەکان بدەین بۆ ئەوەی بێن لێرە یادی بکەنەوە. زۆر باشە، هەر بژی. ئەی باشە، ئێوە ئازانن چۆن ڕێنمایی خەڵک بکەین کە شوێنە گەشتیارەکانیان خۆش بێت و بیپارێزن؟ داوا لە خەڵکەکەین علاقەی تایبەت بە خۆڵ بێن و پاشماوەکان بکەنەوە علاقەکە. زۆر باشە، ئافەرم. هەروەکو هاوڕێمان وتی داوا لە مناڵە ئازیزەکانی هاوڕێمانەکەین کە کیسی تایبەت بە خۆڵ بێنن لەگەڵ خۆیانە و ئەم شوێنانە پاک بکەنەوە و بە پاک و خاوێنی ڕای بگرن و دواتر خۆڵەکەی لە شوێنێک بڕژن کە تایبەت بێ بە شوێنی خۆڵڕشتن. زۆر باشە، ئێمە ئەمڕۆ یادی ئەم شوێنەمان کردەوە و توانیمان کۆمەڵی زانیاری بە ئێوەی ئازیز بگەێنین. بەڵام پێشەوەی کۆتایی بە بەرنامەکەمان بێنین لەگەڵ هاوڕێیانمە هەڵمەتێک بۆ پاک و خاوێنی ئەم شوێنە ڕاگرین و بەیەکەوە پاکیانەکەینەوە. لەم بەرنامەیە بۆمان دەرکە و مامەیارە شوێنی میهرەبانیە بەهۆی خەڵکی شاری سلێمانیەوە کە هاوکاریان کردوون. شوێنی قارەمانێتی و ئازایەتیە بەهۆی یار ئەحمەدەوە. شوێنی دڵگیر و نەورۆزە بەهۆی پیرەمەردی شاعیرەوە. زۆر باشە هاوڕێیان، ئێوە پشوویەک بن و ئێمەش لەگەڵ هاوڕێیانمانە پاک و خاوێنی ئێرە ڕاگرین و دەستەکەین بە پاکردنەوەی ئەم شوێنە. کۆتاییمان بە گەشتی ئەمڕۆمان هێنا ئەوەی توانیمان لەگەڵ خۆمانە پاکمان کردەوە. بۆیە هیوادارم ئێوەش چاو لە ئێمە بکەن و نیشتیمانەکەتان پارێزن لە خۆڵ و خاشاک. بەڵام بە بیرمان نەچێ
ڕێگەنایەم هاوڕێکانم بەدەستی بەتاڵ بگەڕێنەوە ماڵەوە سپاسی ئایکیوەکەین کە توانوێتی کۆمەڵێک دیاری بۆ ئێوەی ئازیز دابین بکات با بڕۆم خەڵاتەکانتان بۆ بێنم. ئێستا بە هەمومان بەیەکەوە بڵێن هەر جارە و گەشتێ!